سڵاوتان لێبێ ئەزیزان خۆشەویستانی من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتتانین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان کە لە ساڵی 2022-2023 وەرگیراوە. تاوەکو بزانین پارالێل، ئێواران، زانکۆڵاینی هەروەها پارێزگا و گشتەکانی چۆنە. تاوەکو ئەم ساڵ لە ساڵی خوێندنی 2023-2024 لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودیان لێ ببینین و بتوانین ئەو بەشانەیە کە دڵخوازی خۆمانە بە نزیکەی هەڵیان بژێرین. لە درێژەی ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆی دۆهۆکی خۆشەویست باسی کۆلێژی پەروەردەی بنەڕەتی ئامێدی بۆ ئێوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین چەند بەشی هەیە و کەمترین کۆنمرەکانی چەندن. ئێوەش دەتوانن تا کۆتای ڤیدیۆ بینەر بن بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکان لەم ڤیدیۆیی کە بۆ ئەوەی خۆشەویست ئێستا باسیەکەین. کۆلێژی پەروەردەی بنەڕەتی ئامێدی لە دوو بەش پێک دێت کە بەشەکانی زمانی ئینگلیزی لەقەکانی زانستی و وێژەیی وەرەگرێت، 68.8 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 72.2 پارالێلی پارێزگا 63 و گشتێکەی 64.988 بەشی کۆمەڵایەتی کە تەنها لقی وێژەیی وەرەگرێت، زانکۆڵاینی پارێزگا 65.715 و گشتێکەی بە هەمان کۆنەبرا، پارالێلی پارێزگا 59.032 و گشتێکەی 62.7. قوتابیان و خوێندکارانی عزیز، ئەوەی کە باسمان کرد کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی کۆلێژی پەروەردەی بنەڕەتی ئامێدی بوون کە بینیمان بەشەکانی چین و کۆنمرەکانی چۆن بوون. یەک ڕوونکردنەوە لێرانەیە حەز دەکەم باسی بکەم، ئەویش لە یەکێک لە بەشەکان 59 پۆین شتێک هاتۆتەوە. ئێمە خۆمان نەزانین بەپێی ئەو ڕێنمایانەی لە وەزارەتی خوێندنی باڵاوە دەرچووە بریتیە لەوەی کە 65 کەمتر ناتوانێت زانکۆڵاین بۆ کۆلێژ پڕ بکاتەوە و 60 کەمتر ناتوانێت پارالێل بۆ کۆلێژ پڕ بکاتەوە. ئەی باشە چۆن ئەو قسمە کەمتر لە 60 هێناوە و قوتابیشی وەرگرتووە. خۆشەویستان، ئەمە بابەتەکە پەیوەندی بە حسابکردنی بابەتە پەیوەندیدارەکانە کە پێی ئەڵێن کریدت، واتە ئێمە بە عملیی کریدت ناسیومانە، واتە ئەو دەرسە هاوپەیوەندیدارانەی کە هەیە حسابەکرێ و کۆنمرەی تازەت بۆ دەرەچێت کە 170 لەسەر کۆنمرەکەتە و 130 لەسەر دەرسە هاوپەیوەندیدارەکانە. ئێمە ئەگەر کۆنمرەکەمان 60 و بەسەرەوە بوو، کریدتمان بۆ حساب کراوە بوو بە 59 کەمتریش کێشەمان نییە، گرنگەوەی بەشەکە ئەو کۆنمرەی وەرگرت بێت. بەڵام ئەگەر کۆنمرەمان لە ئەسڵا خۆی لە 60 کەمتر بوو، ئەو کاتە ئێمە ناتوانین پارالێلی کۆلێژ پڕ بکەینەوە، تەنها پەیمانگەمان بۆ هەیە. بە هیوای ئەوەی ئەو داتا و زانیاریانێکێ بۆ ئەوەی خۆشەویست باسمان کردووە جێگەی سوود و ڕەزامەندیتان بێ. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانشتان ئاگادار بکەنەوە بە ئەوانش سوود ببینن.